خۆپیشاندانەکانی هەندێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بووەتە باسی ڕاگەیاندنە عەرەبی و بیانیەکان و هەریەک بە جۆرێک ڕووماڵی دەکات کە زۆربەیان بە تایبەتیش جەزیرە و ڕۆیتەرز و سکای نیوس NRTیان کردووە بە سەرچاوەی هەواڵەکانیان و وێنەکانی NRTیان بەکارهێناوە. کەناڵی جەزیرە ڕاگەیاند لە خۆپیشاندانەکانی شاری سلێمانیدا زیاتر لە 3000 کەس بەشدار بوون و خۆپیشاندانەکانیش زیاتر لە شەقامی مەولەوی لە ناوەڕاستی شاری سلێمانی بەڕێوە چوون. دەژڵێت ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزەکانی پۆلیس و خۆپیشاندەراندا ڕوویانداوە و خۆپیشاندەرانیش ئەو هێزانیان بەرباران کردووە. کەناڵی جەزیرە باسی لەوەش کردووە کە داواکاری خۆپیشاندەران لە شارۆچکەکانی ڕانیە و کەلار و قەڵاتزە لە ئەنجامدانی چاکسازی ئابووری و بنبڕکردنی گەندەڵیەوە بۆ وتنەوەی دروشمی بارزانی دەست هەڵگرێ لە دەسەڵات بەرزبووەتەوە. هاوکات ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە ژێرناونیشانی خۆپیشاندانەکانی سلێمانی داوای کشانەوەی بارزانی دەکەن لە دەسەڵات و چەند سەرچاوەیەکیش ئێران بە تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستان تۆمەتبار دەکەن نووسیوێتی هەرێمی کوردستان لە دوای کۆتایی هاتنی وادەی ویلایەتی بارزانی و نەگەشتن بە ڕێکەوتنێکی سیاسی پشێوی زۆر بەخۆوە دەبینێت. لە لایەکی دیکەوە ڕادیۆ سەوا ئاماژەی بەوە داوە کە لە خۆپیشاندانەکانی قەڵات زێدا کە دەکەوێتە نزیک سنووری ئێران نزیکەی 500 کەس بەشدار بوون و داوای پێدانی موچە دواکەوتوەکانیان و ئەنجامدانی چاکسازی و لێپێچینەوە لەگەڵ گەندەڵکارانیان کردبوو مێر منداڵێک و مامۆسایەک کوژران. لەو چوارچێوەدا ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا لە یەکی مانگی تشرینی یەکەمەوە دەستی پێکردووە و هاوڵاتیان ئۆباڵی قەیرانی ئابووری و دواکەوتنی موچە دەخەنە ئەستۆی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەوە. وتیشی مامۆسا و فەرمانبەرانی دیکەی دەوڵەت ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای پێدانی موچەکانیان دەکەن کە زیاتر لە 3 مانگە خرجکردنیان دواکەوتووە. ڕۆیتەرز نووسیوێتی کە بەهۆی خۆپیشاندانەکانەوە تا ئێستا 5 کەس کوژراون. ئەوەش هەڕەشەکان لەسەر جێگیربوونی ئاسایشی هەرێم زیاتر دەکات کە لەگەڵ چەکدارانی داعش لە جەنگدایە. هاوکات ماڵپەڕی سکای نیوز بڵاوی کردوتەوە هێزەکانی پۆلیس گولەی پلاسیکیان بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران لە شاری هەڵەبجە بەکارهێناوە و بەهۆیەوە 7 خۆپیشاندەر بریندار بوون. دەژڵێت ناڕەزایی خۆپیشاندانی فەرمانبەران لە شاری هەڵەبجە درێژیان هەیە. کاروان شێخ موحسین NRT